یەکێتی نیشتیمانی کوردستان هاوشانی پارتی دیموکراتی کوردستان لە دەرگای هەموو حیزبە کوردستانی و عراقی و کونسوڵی وڵاتانیدا بۆیە پێیان بڵێن کورد لەم ساڵ ڕیفراندۆم ئەنجام دەدات. بەڵام یەکێتی و پارتی لەسەر چۆنیەتی ئەنجامدانی ڕیفراندۆم ڕایان جیاوازە. یەکێتی ڕیفراندۆم بە چاودێری پەرلەمان بە شەرعیتر و بەهێزتر دەزانێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت تەنیا پەرلەمان دەتوانێت بڕیار لەسەر ڕیفراندۆم بدات. چێ ئەو بڕیارە دەدا؟ کام حیزب؟ من لێرەوە ئێڵم هیچ حیزبێک مافی ئەوەی نییە لە جیاتی گەلی کوردستان بڕیاری ڕیفراندۆم بدا. هەر حیزبێک بۆی هەیە ئەو دروشمە بەرزکاتەوە خەباتی بۆ بکە، بەڵام ناتوانن تاکە یەک لایەن و یەک جێگە هەیە کە بتوانێت ئەو بڕیاری تێدا درێژ پەرلەمانی کوردستانە. لە سەرەتای دروستبوونیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستاشی لەگەڵدا بێت دروشمی مافی چارەی خۆنووسینی بۆ گەلی کورد بەرز کردوتەوە. بۆ پرسی ڕیفراندۆمی شێشێتی لە پێشەنگ دەبیندرێت. سەرکردەکانی یەکێتی دەڵێن ڕیفراندۆم مافێکی ڕەوای گەلی کووردا، بەڵام بە چاودێری پەرلەمان. ڕیفراندۆمیش مافێکی ڕەوای میلەتی خۆمانە و یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی ئەم پرۆسەیە. دوو بڕگە هەیە، پێم خۆشە ئەمە بە وازعی باس بکرێت. یەکەکیان بڕگە یاساییەکانیتی ئەمە کابێت لە پەرلەمان یاسای بۆ دەربکرێ و بە یاسا بچێت. بەڵام ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کاران نییە. کە باسی کاراکردنەوەی دەکرێت ئەوەیە کە دەبێت بە ئیتیفاق کارا بکرێتەوە پەرلەمان. لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە لێدوانی لێپرساوانی باڵایەوە حزبە بەردەوام تاکید لە ئەنجامدانی ڕیفراندۆم و پشتگیریکردن لە سەرکەوتنی ئەو پرۆسەیە دەکرێت. بەڵام یەکێتی ئەو ڕیفراندۆمەی دەوێت بە چاودێری پارلەمانێکی کارا بێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.